بەڕزان سڵاوتان لێبێت تۆم کاتان باش لای ئاکۆ شارۆشیم بۆ هەفپەیونێکی ئەدەبی دیارە دەمەوێت تاوتوی کۆمەڵێک بابەتی ئەدەبی گرنگی لەگەڵا بکەم. کاگاکۆ سڵاو لێبێ. سڵاو بەخێر بێن لە ژێرە دارە خۆم شار بووم لە پشتی دارەکە. کاگاکۆ ئەمێ ئەو بپرسم لە دەستەی ڕۆشنبیری هیچ کات بووە داوا لە ئێوە بکەن کە قسە بۆ ڕاگەاندنەکان دەکەن؟ بەڵێ خەڵەکە بۆ داینی شاندوم وەکو مناڵ نەسیحەتی کردوم و تێتی قسە بۆ ڕاگەاندنەکان مەکە بۆ کەناڵەکانی ڕاگەاندن. وتم بە ناکاکە ڕاگەاندن ئەدەبیاتە و ڕاگەاندن کار ئەدیبە لەبەرەوەی بە پەیامەکانی ئەگەیەنێ بە خەڵک بە سەرەکیترین ژانری ئەدەبی کە پەخشانە بە زمانی پەخشان ڕاگەاندکاران پەیامەکانیان ئەگەن بۆ خەڵک بۆ شارکردنەوەی خەڵک پێدانی زانست و زانیاری. کەچی دوو دەقە دوایەوە خۆی بە مەغدور زانی وتێتی ئەم سیستەمە حکمی و ئەم وڵاتە غەدری لە من کردووە ئەژینا دەبواە من مدیری کەناڵێک بوومە. ئێوتم ئای کاکە مدیری کەناڵ دیارە زۆر گرنگە مدیری کەناڵی ڕاگەاندن کە ڕاگەاندن لای تۆ ئەوەندە گرنگە ئەی باشە تۆ بۆچی تۆزێ پێشستا بە منت دوت بایەخی نییە گرنگ نییە بۆ قسەی بۆکەن بە کوردەکەی بانێکە و دووهەوە ئەمە بانێکە دووە ئەمە ئیزدیواجێتە ئەمە نازانم ئیزدیواجەتی شخصی بە پێی توێژینەوە دەروونزانیەکان نەخۆشی دەرونیە ئەگەر بە خاترەوە بیڵێم گرفتی دەرونی بۆی ها مەصرف نەکەم بچنە لای دکتۆری دەرونی.